سیرترین ڕوودا و کە بە مێشکی تۆیانە لە باخچەیەکی ئاژەڵان لە بەریتانیا ڕوویە. ژمارەیەک تووتی خەریکە دەبنە هۆی جاخرانی باخچێ. لێکێک لە نامۆترین ڕووداوەکانی ناوباخچەی ئاژەڵان لە بەریتانیا کۆمەڵێک تووتی نەک بە تەنیا بوونە زەی سەرنج خەریک بۆ ئابڕووی باخچەکەش بەرن. چیرۆکەکان لە باخچەی ئاژەڵانی لینکلنشایر وایلدلایف دەستی پێکرد. پاڵاوانەکانی ئەم چیرۆکەش 5 تووتی جۆری ئەفریکن گرۆی بوون. ئەم تووتیانە بۆ ناسراون زۆر زیرەکن عینەن مرۆڤیش قساکەن. بەڵام چی ڕوویە؟ ئەم تووتیانە هەریەکەیان لە شوێنی جیاوازەوە هێنرابوون بۆ باخچەیە. بەڵام هەرکە خرانە یەک قەفەسەوە لە زیاتی ئەوەی فێری چۆنی و باشی بن بوون بە باندێکی شەڕکەر و فێری خراپترین قسە و جنێوفرۆشی بوون. ئەو بەشەی کە زۆر پێکەنی ناویە ئەوەیە تەنها جنێویان نەئەدا، بەڵکو دوای هەر جنێوێک خۆیان بە دڵنگی بەرز دەستیانەکرد بە پێکەنی. کاتێک گەشتیارەکان ئەچوون بۆ باخچەکە بۆی تووتیەکان ببینن، تووتیەکانە چوون بە جنێوێکی پڕ بەپێست پێشوازیان لێکردن. گەشتیارەکانیش لە جیاتیەوەی تووڕە بن لە پێکەنی نابورانەوە. تووتیەکان زانیان هەر کاتێ جنێو بدەن خەڵکەکە پێەکەن و چەپڵیان بۆ لێیان. ئیتر ئەوانیش هەتا بێ جنێوەکانیان قورستر کرد و دڵنگی پێکەنینەکانیشیان بەرزتر کردەوە. ئیدارەی باخچەکەش بینیان ئەم ئیشە خەریکە بێ بە کەلتور و تووتیەکانی تریش خەریکە فێری جنێودانە بن. ئیتر ناچار بوون بە خێرایی دەستێوەردان بکەن و ئەم 5 تووتیان لە گەشتیارەکان دوور بخەنەوە و کەرەنتینەیان بکەن. بۆیە گەر تۆش چوویتە باخچەیەکی ئاژەڵان و تووتیەک قسەیەکی پێوتی پێی پێمەکەنە با فێر نەبێت.